وكاماجم بيكر قوتبيجي وزارتي دروي عراق بارز أحمد صحاف لقلم دبيت ميواني كردستان بسشوار لو زياتر دبرسم سبارت با أم بوردمان وهير شكاني كوماري إسلامي إيران لرقي تلفونه لقلما بارز صحاف أم كاتد باش هلوستي عراق سبارت بهيرش بردوا مكاني سباي باستاراني إيران بوصر ناوچس نوريا كان وهروها بونا وخاكي هريمي كردستان وعراق چي دبي شكرا جزيلا. سپاسان دەکەم. وەزارەتی دەرەوەی عێراق بە شێوەیەکی توند ئەم هێرشانە و دەستدرێژیانە شەرمەزار دەکات. ئەمەی کە کراوە دەستدرێژیە و کە بە درۆن و هێرشی موشەکی بووە بۆ سەر هەرێمی کوردستان ئەم کارە وای کردووە کە خەڵکی شەهید بن و هەروەها بریندار بن. ئەم دوو پاتی دەکەینەوە کە ئەم شێوازە هێرشکاریانە نابێتە چارەسەری بۆ ئەمن و ئاسایش و هەروەها مووقفی ئێمە لە وەزارەتی دەرەوەی عێراق ئەمە بە دەست درێژی دەزانین لەسەر سەروەری عێراق و هەروەها ئەمن و ئاسایشی هاوڵاتیان و ئەمەوا دەکا کە ئەمن و ئاسایش لە ناوچەکە تێک بچێ و باش نەبێ وەکو وەزارەتی دەرەوەی عێراق بە ڕێکارە دیپلۆماسیەکانی خۆمان دەست پێ دەکەین لەم بارەیەوە بۆ ئەوەی هاوڵاتیانمان لە سەقامگیری ڕێکارە دیپلۆماسیەکان چی دەبن بەڕێز ئەحمەد سەحاف پێشووتریش لە ئەنجامی و هێرشانەدا حکوومەتی عێراق لیژنێکی لێکۆڵینەوە پێکێنا ئایا هیچ داواکارێکتان لە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران بووە ئەو هەڕەشەی بەردەوامی هێرشەکانی دەکات؟ وەزارەتی دەرەوەی عێراق کاری کردووە لەسەر ئەمە لە ڕێی باڵاوە بۆ ئەوەیە ڕێکارەکان وا بکەن کە بڕیار دەربچن و هەروەها هەنگاوی دیپلۆماسی بگرینە بەر بۆ ئەوەی کە ببێت تا هۆکارێک کە دەست درێژەکانی ئێران نەمێنن تاوەکو ئێستاش ئێمە لەسەر ڕێکارە دیپلۆماسیەکان کار دەکەین بۆ ئەوەی تەنسیقێک دروست بکەین لە نێوانە هەردوو لە بە هەموو شێوازێک بە شێوازێکی توند ڕەت دەکەینەوە هەر دەست درێژیەکی کە هەیە لەسەر سەروەری خاکی عێراق و سەقامگیری هاوڵاتیان. بەڵێ ئایا بەنیاز نین کە بانکهێشتی باڵیۆزخانەی ئێران یا باڵیۆزی ئێران لە باڵیۆزخانەکەی لە عێراق بکەن سەبارەت بەم هێرش و بۆردمانانەی کە بۆ خاکی هەرێمی کوردستان و عێراق ئەنجامی دەدات بەرپرسانی ئێرانی چ وەڵامێکیان داونەتەوە لە ماوەی ڕابردوودا؟ هەموو هەنگاوێکی دیپلۆماسی گیراونەتە بەر و بە پێی ڕێکارەکان لە کاتی گونجاودا کاتی فەرمی کە پێویست بووە وەزارەتی دەرەوە ڕایگەاندووە و ڕایدەگەێنێت. باشە لە ئەگەری بەردەوامبوونی ئەم هێرش و بۆردمانانەی ئێران بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و عێراق ئایا عێراق ئەتوانێت هیچ ڕێکارێکی دیکە بگرێتە بەر حکوومەتی نوێ عێراق و بەڕێز محەممەد شیع سوودانی هەڵوێستی بەرامبەر بەم بابەتە لە حکوومەتی پێشوو جیاوازتر دەبێت گۆڕانکاریەکان چی دەبن؟ دوو پاتی دەکەینەوە بێگومانین کە ئێمە دەمانەوێت سەروەری عێراق و ئەمن و ئاسایشی هاوڵاتیان پارێزراو بێت و خوێنی عێراقیەکان یەکە لە باکوور بۆ باشوور لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژاوە و حکوومەتی عێراق لە ڕێی وەزارەتی دەرەوە ڕایدەگەێنێ کە هیچ دەست درێژیەک نەکرێتە سەر ئاسایشی عێراق و هەروە سەروەری عێراق. ئێمە پابەندین بەوەی کە هەموو ڕێکارێک بگرینە بەرکە ناوچەکانمان ئەمن و ئاسایشیان پارێزراو بێت و هەروە پێویستە عێراق بەرگری لە سەروەری خۆی بکەوە داوا لە هەموو لایەنەکان دەکەین کە پابەند بن بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق چونکە کارەکانی دەستدرێژی کاری هیچ هەنگاوێکی باش بە دوای خۆیاندا نایەنن تەنیا تەوەتر و
ناسەقامگری لە ناوچەکە دروست دەکەن. بەڵێ پاراستنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان لە ئاستۆی حکوومەتی عێراق جگە لە ڕێکاری دیبلۆماسی و هەروەها ئیدانەکردنی ئەم هێرشە بەردەوامانە چ ڕێکاری دیکە دەگرنە بەر لە ئاستی نێودەوڵەتیدا عێراق هیچی کردووە لەم بارەوە؟ وەزارەتی دەرەوەی عێراق لە ڕێگەی جێگری سەرۆک وەزیران و هەروەها وەزیری دەرەوە تاوەکو ئێستاش لە پێگەی باڵادا کار دەکات لەسەر ئەم بابەتە و هەروەها هەنگاوی جددی داهاوێژێ و لە کاتێکی نزیکدا ئەنجامەکانیش دەبینی. بەڵێ بەڕێز ئەحمەد سەحاف کوتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق زۆر سپاس لە بەغداوە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی.